بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە وەک نوێنەرانی فراکسیۆنەکانی نەوەی نوێ و کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە لیژنەی یاسایی بە پێویستمان زانی کە ڕوونکردنەوە بدەین سەبارەت بە گەڕانەوەی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی کە زێدەڕۆیان یاخود ئەو خانوانەی کە بە زێدەڕۆیی دروستکراون. خۆتان دەزانن لە چەند هەفتەی ڕابردوو ئەم پرۆژەیە کرا بە یاساوە تاکە پرۆژەیەکە کە لەو خولی پەرلەمان لە خولی پێنجەمی پەرلەمان کراوە بە یاسا، ئەوانی تر هەمووی تعدیل بووە. بەداخەوە لە جیاتیەوەی کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان واژووی بکات گەڕاندیەوە بۆ پەرلەمانی کوردستان بە بیانوو ئەوەی کە ئەنجومەنی وەزیران یاخود بە دیاریکراوی وەزارەتی شارەوانی چەند تێبینیەکی لەسەر هەیە. پێش هەموو شت وەزارەتی شارەوانی لە سەرەتای پرۆژەکە لەگەڵ ئێمە بووەوە لە گفتوگۆ بووە، چ لەگەڵ لیژنەی یاسایی چ لەگەڵ لیژنەی مختص تا پرۆژەکە تەواو بووە. هەتا وەزیری شارەوانی و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە دانیشتنی دووەم کە تایبەت بە بە گفتوگۆکردن لەسەر پرۆژەکە لە پەرلەمانی کوردستان حزوریان هەبووە و تێبینی خۆیان داوە قسەی خۆیان کردووە و گفتوگۆیان کردووە. بەڵام بەداخەوە دەبینین دوای تێپەڕین و دوای تەواوبوونی پرۆژەکە ڕەت کرایەوە. ئێمە وەکو دوو فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان کە فراکسیۆنی جوڵانەوەی نەوەی نوێ و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە نوێنەرەکانمان لە لیژنەی یاساییە بە هەموو شێوەیەک تێبینیەکانی سەرۆکایەتی هەرێم و تێبینیەکانی ئەنجومەنی وەزیران ڕەت دەکەینەوە و بەیانی دەنگ بە پرۆژە ڕاستەقینەکە یاخود یاساکە دەدەین ئەوەی کە پێشتر دەنجی لەسەر درراوە نەک تێبینیەکانی ئەنجومەنی وەزیران. ئەوە خاڵیەکە. بەڵێ تێبینیەکان تێبینی یەکەم ئەنجومەنی وەزیران لە یەکێک لە بەرگەکان باس لەوە کراوە کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و قوربانیان ببەخشرێن لەم پارەیە یاخود لەم پارەیەکەوە بەهۆی تاپۆکردنەوە دەدرێت بە حکوومەت. بەڵام ئەنجومەنی وەزیران ڕەتی کردوتەوە دەڵێ دەبێ پارەکە بدەن نەبەخشرێن. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم دەڵێ ئەو خەڵکانەی کەوە خانوەکانیان تاپۆ ئەکرێت دەبێ بە مستەفید واتە بە سوودمەند لە قەڵەم بدرێن. لە کاتێکدا ئەو خەڵکانە خانوەکانیان زەویەکانیان بە خۆیان کڕیوە، خانوەکانیان بە خۆیان دروست کردووە لەسەر ئەرچی خۆیان و تاپۆکەش لەسەر ئەرچی خۆیانەکەن. ینی هیچی لەسەر حکوومەت نییە، پارەش ئەدەن بە حکوومەت. ئێمە داکۆکیکاری سەرسەختی ئەم پێشنیازی یاساین دەبێت بە هەموو جۆرێک بکرێ بە یاسا و بۆ مەسەلەی پێشنیازی یاسا خود یاسا کە بووە بە یاسا بە خاوەنکردنی خانوە زێدەڕۆکان ئێمە وەکو کاکاوە قسەی کرد بە ناوی فراکسیۆنی کۆمەڵیش نامەوێت زیاتر لەسەری بدوێم، بەڵام ئێمە بە هەموو جۆرێک لەگەڵ فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنەکان دەنگ بە یاسا ڕاستەقینەکە دەدەین و پێمان وایە ئەمە ئەگەر وەزارەتی شارەوانی تێبینی هەبووە ئێمە چەند دانیشتنێکمان لەگەڵ یەک کردووە نوێنەریان هاتووە دەبوو ئەو کات تێبینیەکانی خۆی بگوتپایە نەک ئێستا لە ڕێی سەرۆکایەتی هەرێمەوە تێبینیەکان بنێرێ بۆ پەرلەمان بۆ لیژنەی یاسایی. ئەمە بووە بە یاسا و نابێ هیچی تر ئێمە خەڵک لە دڵە ڕاوچێ بهێڵینەوە. خەڵک ئێستا چاوەڕێ ئەوەیە کە مامەڵەکانی خۆی بکە بۆی خانوەکەی لەسەر تاپۆ بکرێ و هەروەها چەند خاڵێکە ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵی نینەکە کاکاوە باس. ئێمە ناتوانین بڵین ڕێککەوتن لەگەڵ دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەیە، بەڵام ئەو خاڵانەی کە گۆڕدراون بەڕاستی ئەو خاڵانە گشتیان کە گۆڕدراون یاخود پێشنیاری وەزارەتی شارەوانی بووە گشتیان لە زەرەری هاوڵاتیانە. بۆ نمونە خانەوادەی شەهیدان کە ئێمە لە پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگ ئەوەمان جێگیر کردووە کە بووە بە یاسا بۆی ئەعفا بکرێن لەو پێشنیازی یاسایە بەو یاسای ئەعفا بکرێن لەو بڕەپارەی کە شارەوانی دایناوە یاخود بە یاسا دەردەچێت. بەڵام ئێستا سەرۆکایەتی هەرێم لە ڕێی وەزارەتی شارەوانی ئەو خاڵەی گۆڕیوە کە دەبێ ئەوانیش ئەعفا نەکرێن و هەروەها ئەو بڕەپارەیە بدەن. وەکو باسی کرد ئەو خەڵکەکەی زۆرینەی خەڵک زەویەکەی بە پارە کڕیوە، خانووەکەی بە ڕەپارەیەکی زۆر پارەی لێ سەرف کردوێتی بە خانوو. ئێستاش دەبێت پارە بداتە حکوومەت بۆ ئەوەی لەسەری تاپۆ بکرێ. خانەوادەی شەهیدان مزەحی ئەم یاسایە دەبن ئەگەر بەو ئەو پێشنیارەی یاسای سەرۆکایەتی ئەو پێشنیاری دامەزراوەی سەرۆکایەتی ناردوویەتی بۆ ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵی نین لەگەڵ ئەوەی کە خانەوادەی شەهیدان ئیعفا بکرێن لەو بڕەپارەی کە دانراوە.